سلاوتان لێ بێت و ئەم کاتتان باش بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. لێدوانی داعش شەریفە سەبارەت بە قەتڵی حکوومەتی ئارمیتا گەراوان، تێکچوونی باری تەندروستی سامان یاسین دوای مانگرتن لە خواردن، بانگێشتی حەسەن دەرەفتادە بۆ ئیتلاعاتی پیرانشار، ئاشکرابوونی ناسناوی چەند کەس لە دەست بەسەرکراوانی مەراسمی پرسەی ئارمیتا گەراوان، هێرشی چەکدارانە سەر بە دەوڵەت بۆ سەر هێزەکانی سووریای دموکراتیک لە دەیرە زۆر، سەپاندنی سزای قورسی زیندان بەسەر دایکی گیانبەخکردوێکی شۆڕشی ژینا، لەسەر کاردەرکردنی 20,000 بەڕێوەبەری مەدرسە لە ئێران و چوونە سەرەوەی ئاماری قوربانیانی شەڕی نێوان حەماس و ئیسرائیل. درێژەی هەواڵەکان لێدوانی داعش شەریفە سەبارەت بە قەتڵی حکوومەتی ئارمیتا گەراوان. ڕۆژی یەکشەممە 7 مانگی خەزەڵوەر داعش شەریفە دایکی هەمیشە زیندوو ڕامین حسین پەناهی سەبارەت بە قەتڵی حکوومەتی ئارمیتا گەراوان لەلایەن حکوومەتەوە ڕایگەیان چیتر نابێت بێدەنگ بین تا یەک بە یەکی منداڵەکانمان بکوژن. داعش شەریفە لەسەر کاغەزێکدا کە بەدەستیەوە گرتبووی نووسی بووی چاکەی بێدەنگ بین، هەموو گوڵەکانمان پەڕپەڕ بوون، دوێنێ ژینە و هەزارانی دیکە و ئەم ڕۆژ ئارمیتا بۆ ڕزگارکردنی ڕۆڵەکانمان بێدەنگ نابین. من بێدەنگ نابم، من دایکی ڕامین ئازاری لە دەستدانی منداڵەکانتان دەزانم، لە تەنیش ئێوە دەوەستم. تێکەڵچوونی باری تەندروستی سامان یاسین دوای مانگرتن لە خواردن. لە ڕۆژی هەینی 5 خەزەڵوەری 1402 هەتاوی سامان یاسین بە نیشانەی ناڕەزایەتی بەرامبەر بە ڕێگریکردنی بەرپرسانی زیندانی قەزل حەساری کەرەج لا ڕەوانەکردنی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان و بەردەوامی ئەشکەنجە و ئازاردانی مانی لە خواردن گرت بوو و ئێستا باری تەندروستی ناجێگیرە. بە پێی ڕاپۆرتەکان ماوەیەک لەوەبەر کۆمەڵێک بەندکراو لە زیندانی ئێڤینەوە هاوڕێ لەگەڵ سامان یاسین بۆ زیندانی قەزل حەسار گوازرانەوە. هاوبەندیەکانی سامان لە بەیاننامەیەکدا وێڕای ئاماژەپێدان بە ناجێگیربوونی دۆخی تەندروستی ناوبراو ڕایان گەاند بوو کە هیچ پاساوێک بۆ درێژکردنەوەی ماوەی بەندکرانی سامان نییە. ناوبراو تووشی ڕشانەوە، سەرێشە و لێڵی چاو بۆ پێویستی بە دەرمانی خەیرا لە دەرەوەی زیندان هەیە. ئەگەر بەرپرسانی زیندان لەو بارەوە کۆتایی بکەن ڕەنگە کارەساتی مرۆی ڕووبدات. جێگەی ئاماژەیە کە سامان یاسین بە بەرپرسانی زیندانی ڕاگەیاندووە کە ئەگەر چارە نووسی ڕوون نەکرێتەوە ئەوە بەردەوام دەبێت لەسەر مانگرتنی لە خواردن. بانگێشتی حەسەن دەرەفتادە بۆ ئیتلاعاتی پیرانشار. ڕۆژی یەکشەممە 7 مانگی خەزەڵوەر حەسەن دەرەفتادە باوکی هەمیشە زیندوو کۆمار دەرەفتادە لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی پیرانشارەوە بانگێشت و لێپرسینەوەی لێکرا. ڕۆژی دووشەممە 8 خەزەڵوەر ساڵیادی گیانبەخکردنی کۆمار دەرەفتادە لە ڕەوتی شۆڕشی ژینا بەدەستی بەکرێگیراوانی کۆماری ئیسلامیە. هەر بەو بۆنەوە ئیدارەی ئیتلاعاتی پیرانشار حەسەن دەرەفتادە باوکی ئەو گیانبەخکردوویانە بانگێشت کردووە. بە پێی زانیاریەکان هێزە ئەمنیەکانی ڕژیم هەڕەشەیان لە باوکی کۆمار کردووە کە نابێت بۆ ساڵیادی گیانبەخکردنی کوڕەکەت مەراسم بەڕێوە ببێت. ئاشکرابوونی ناسناوی چەند کەس لە دەست بەسەرکراوانی مەراسمی پرسەی ئارمیتا گەراوان. بەیانی ڕۆژی یەکشەممە 7 خەزەڵوەری 1402 هەتاوی لە مەراسمی ناشتنی تەرمی ئارمیتا گەراوان لە گۆڕستانی بەهەشزارای تاران هێزە ئەمنیەکانی ڕژیم 15 کەسیان دەست بەسەر کرد کە ناسناوی چەند کەسیان ئاشکرا کراوە. بە پێی زانیاریەکان مەسعود زەینالزادە ئەندامی کانونی سنفی فەرهەنگیانی تاران، نەسرین ستوودە چالاکی مافی مرۆڤ، محەممەد گەراوان مامۆی ئارمیتا و معلمی خاننشین و منزەر زەرابی لە دایکانی دادخوازی قوربانیانی فڕۆکەی ئوکراینی 4 لە دەست بەسەرکراوانی مەراسمی پرسەی ئارمیتان کە ناویان بۆ ڕایگشتی ئاشکرا کراوە. کوژرانی ژنێک بە پاساوی شەرەف لەلایەن براکەیەوە لە ورمێ. ئێوارەی ڕۆژی شەممە 6 خەزەڵوەر ژنێکی گەنجی خەڵکی ورمێ بە ناوی ویدا دێحقان پیرانجەق تەمەن 20 ساڵ لەلایەن برا بچکەکەیەوە بە ناوی کامران
کە خۆی تەمەنی 15 ساڵە لە گەڕێکی کوشتارگای ئەو شارە کوژراوە. بە پێی زانیاریەکان کابران بە پاساوی پاراستنی شەرەف و ناموس خۆشکەکەی خنکاندووە و هەڵاتوە. شانی باسە کەویدا دەحقان دایکی 2 منداڵ بووە و ماوەیەک لەوە پێش دوای 2 ساڵ ژیانی هاوبەش لە هاوژینەکەی جیابووەتەوە و گەڕاوەتە ماڵی باوکی. هێرشی چەکدارانەی سەر بە دەوڵەت بۆ سەر هێزەکانی سووریەی دموکراتیک لە دەیر و زور. سەر لە بەیانی ڕۆژی یەکشەمە 7 مانگی خەزەڵوەر تێرۆریستانی سەر بە ڕژیمی بەشار ئەسەد لە ڕووباری فۆرات پەڕینەوە و هەوڵیاندا بە یارمەتی بردومانی ئەرتشی سووریە هێرش بکەنە سەر گوندەکانی ڕۆژهەڵاتی دەیر و زور و بەڵام شکستیان هێنا و ناچار بە پاشەکشێ بوون. بەوتەی وتەبێژی هێزەکانی سووریەی دموکراتیک هێزەکانیان هێرشی تەرۆریستیان سەر با دەوڵەتی سووریەیان تێکشکاندووە و پاش چەند کاتژمێر شەڕ و پێکدادان 19 چەکداریان کوژراوە و زیاتر لە 20 کەسیان بە برینداری دەستبەسەرکراون. هەروەها ژمارێکی زۆر چەک و تەقەمەنیان بەجێهێشتووە و هەڵاتون. شانی باسا کە لە ئەنجامی هاوان بارانی ئەرتشی سووریا 4 هاوڵاتی و 3 شەڕوانی مەدەنی گیانیان بەخت کردووە و 20 کەسی دیکەش بریندار بوون. کۆبوونەوەی کەمەندامان لە چەند شاری ئێران ڕۆژی یەکشەمە 7 مانگی خەزەڵوەر کەمەندامان لە چەند شاری ئێران دژ بە دۆخی خراپی ژیان لە بەردەم ڕێکخراوی بەهزیستی کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان کەمەندامان لە شارەکانی ئیسفەهان، مەشهەد، تاران و ئەهواز بە کۆبوونەوە لە بەردەم ڕێکخراوی بەهزیستی خوازیاری بەکردەوە دەرهاتنی مادەی 27 یاسای پشتگیری لە کەمەندامان، چاکسازی لە بواری ژیان و معیشەت، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی و گەڕانەوەی بەشەی بودجەی کەمەندامان بە لایحەی بودجەی ساڵی داهاتوو بوون. هێرشی مەئمورانی ڕژیم بۆ سەر مەراسمی ساڵیادی مێهرشاد شەهیدی نژاد لە عێراق ڕۆژی یەکشەمە 7 مانگی خەزەڵوەر هێزەکانی ڕژیم لە شاری عێراق هێرشیان کرد سەر مەراسمی ساڕۆژی گیانبەخکردنی مێهرشاد شەهیدی نژاد و چەند کەسیان دەست بەسەر کرد. مێهرشاد شەهیدی نژاد لە ڕەوتی شۆرشی ژینا بە تەقەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی لە شاری عێراق گیانی بەخت کرد. ڕۆژی ڕابردوو مەراسمی یادکردنەوەی ئەو هەمیشە زیندووە لەلایەن بنەماڵی و کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خوازی ئەو شارە بەڕێوەچوو. بەڵام هێزە ئەمنیەتیەکان هێرشیان کرد سەر ئامادەبووان و چەند کەسیان دەست بەسەر کرد. سەپاندنی سزای قورسی زیندان بەسەر دایکی گیانبەخکردوویەکی شۆڕشی ژینا. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، مەحسا یەزدانی دایکی محەممەد جەواد زاهدی لە گیانبەخکردوانی شۆڕشی ژینا لەلایەن دەستگای قەزایە ڕژیمەوە بە 13 ساڵ زیندان مەحکوم کرا. فاتمە حەیدەری خوشکی هەمیشە زیندوو جەواد حەیدەری لە ئەکاونتی تایبەتی خۆیدا ئەو هەواڵەی پێشڕاستکردەوە و ڕایگەیان مەحسا یەزدانی دایکی محەممەد جەواد زاهدی لەلایەن دەستگای قەزایە ڕژیمەوە بە تۆمەتەکانی بێڕێزی بە پێروزیەکانی ئیسلام، تێکدانی ئەمنیەتی نەتەوەیی، بێڕێزی بە ڕێبەری و چالاکی تەبلیغی دژی نظام بە 13 ساڵ زیندانی تعزیری مەحکوم کراوە. شایانی باسە کام مەحسا یەزدانی ماوەیەک لەوە بەر بە دانانی وەسیقەی 1 ملیارد و 500 میلیۆن تمەنی لە زیندان ئازاد کرابوو. ژاراویبوونی 67 قوتابی لە هونەرستانی کەوسەری زەنجان. نیوەڕۆی ڕۆژی یەکشەمە 7 مانگی خەزەڵوەر 67 قوتابی لە هونەرستانی کەوسەری زەنجان بە هۆکاری نادیا ژاراوی و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. بەوتەی بەرپرسانی ئۆژانسی زەنجان لە کۆی گشتی ئەو 67 قوتابیە 36 کەس ڕەوانەی نەخۆشخانەی موسەوی، 29 قوتابی ڕەوانەی نەخۆشخانەی وەلی عەزر، قوتابیەک ڕەوانەی نەخۆشخانەی بەهشتی و قوتابیەکی دیکەش ڕەوانەی نەخۆشخانەی حسین کراوە. بە پێی زانیاریەکان دۆخی تەندروستی قوتابیەکان جێگیر و 62 کەسیان مەرەخەس کراون. جێگەی ئاماژەیە کە ساڵی ڕابردووە لە ڕەوتی شۆڕشی ژینا قوتابیان و خوێندکارانی ئێرانی لەلایەن حکوومەتەوە بە شێوەیەکی سیستەماتیک ژەهراوی کران و چەند قوتابی قۆناغی سەرەتاییش بەهۆیەوە گیانیان لەدەستدا. هێرشی هێزەکانی شارەداری بۆ سەردەستفرۆشانی ئیران شار ڕۆژی یەکشەمە 7 مانگی خەزەڵوەری 1402 هەتاوی هێزەکانی شارەداری ئیران شار بە هاوکاری مەئمورانی ئینتیزامی هێرشیان کرد سەر دەستفرۆشانی ئەو شارە و چەند کەسیان بریندار کرد. بەوتەی چالاکانی بەلوچ هێزەکانی شارەداری مانگانە
1 بۆ 2 ملیۆن تمەن لە دەستفرۆشان و میوەفرۆشان پارە وەردەگرن، بەڵام بەوەیش ڕازی نابن و هەر جار و بە بیانویەک هێرش دەکەنە سەر خەڵکی هەژار و کەلوپەلەکانیان زەوت ئەکەن بۆ ئەوەی باجی تازەیان لێ وەربگرن. لە سەرکاردەرکردنی 20,000 بەڕێوەبەری مەدرسە لە ئێران بەوتەی بەرپرسێکی ڕەژیم ناوەندە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی ئەگەر بزانن بەڕێوەبەرێکی قوتابخانە لە باری سیاسیەوە باوەڕ و هاوئاراستەی ڕەوتی دەسەڵات نییە دەست بەجێ لە سەرکاردەری دەکەن. لە درێژەی کاردانەوە حکوومەتیەکان لە ئاز پەیوەستبوونی بەرینی قوتابیان بە شۆڕشی سەراسەری ژینە دژ بە کۆماری ئیسلامی نوێنەرێکی مەجلیسی ڕژیم ڕایگەیاند لە 5 مانگی سەرەتایی دەست بەکاربوونی ڕەزا موراد سەحرایی لە وەزارەتی ئاموزش و پەروەرش 15 بۆ 20,000 بەڕێوەبەری قوتابخانەکانی ئێران بە بیانووی جیاوازی بێروبۆچوونی سیاسی لەسەر کار دەرکراون یان تەعلیق و دوورخراونەتەوە. چوونەسەرەوەی ئاماری قوربانیانی شەڕی نێوان حەماس و ئیسرائیل. وەزارەتی بەهداشتی غەزە ڕۆژی یەکشەممە هەفتی مانگی خەزەڵوەر ڕایگەیاند ئاماری قوربانیانی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە بۆ 8,030 کەس بەرزبووتەوە و نزیکەی 20,400 کەسی دیکەش بریندار بوون. ئەمە لە حاڵێکدایە کە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و بەشێک لە وڵاتانی جیهان سەبارەت بە ڕووداوی کارەساتی مرۆیی لە کەرتی غەزە هۆشداری دەدەنە دەوڵەتی ئیسرائیل، بەڵام دەوڵەتی ڕاستگەرایی نەتانیاهۆ هێرشی ئاسمانی و زەمینیەکانی چرتر کردوەتەوە. بەوتەی بەرپرسانی بەهداشتی غەزە 41 لە سەدی قوربانیان منداڵان کە ڕێژەیان ئەکاتە 3,324 کەس و 2,100 ژنیش گیانیان لەدەستداوە و چەند هەزار تەرمی دیکەش لەژێر دار و پەردوودا ماونەتەوە. شانی باسا کە شەوی یەکشەمە و بەیانی ڕۆژی دووشەمە فڕۆکەکانی ئیسرائیل بنکەکانی حیزبوڵڵا و حەماسیان لە باشووری لوبنان و دەرعا لە سووریا بەچڕی بۆردۆمان کرد و فڕۆکەکانی ئامریکاش بنکەکانی سوپای قودسیان لە دەیر و زۆر کردە ئامانج و زیانێکی زۆری گیانی و مادیان بە تۆریستان و سەر بە کۆماری ئیسلامی گەیاند. و بەپێی ئەو هەواڵەی کە ئێستا بەدەستمان گەیشتووە تەییدی حکومی عوسمان ئیسماعیلی لەلایەن دیوانی باڵای وڵاتەوە. دیوانی باڵای وڵات حکمی 16 مانگ زیندانی تەعزیری عوسمان ئیسماعیلی سەبارەت بە ئەندامبوونی لە کۆمەڵەدا کە لەلایەن شوعبەی دادگای شۆڕشی سەقزەوە دەرکرا بوو تەیید کرد. لە ئیبلاغیەکەدا کە 8 مانگی خەزەڵوەری 1402دا بۆ ئەویان نردبوو عوسمان ئیسماعیلی دوای 10 ڕۆژ لە دەرچوونی ئیبلاغیەکە لە سامانەی قوی قەزاییە دەبێ خۆی بۆ ئیجرای حکومەکەی دادسەرای گشتی و شۆڕشی شارستانی بناسێنێت. جێگەی ئاماژەیە کە عوسمان ئیسماعیلی چالاکی کرێکاری لە ڕۆژی 19 مانگی ڕێبەندانی ساڵی 1401 لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکرا و دوای 7 ڕۆژمانەوە لە ژووری تاکە کەسیدا لە ئیتلاعاتی سناب بە دانانی بارمتەی 1 ملیار تمەنی بە شێوەی کاتی ئازادکرا. شیاوی وتنا کە حکمی 16 مانگ زیندانی تازیری ئەو لە حاڵێکدایە تێئەپەڕێکە ناوبرا و هەموو تاوانە ئەمنیەتیەکانی دژ بەخۆی لە دادگای سەرەتاییە بە ناڕاست زانیوە. بەڵێ عەزیزان هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد بژین.